نەورۆز بۆنەیەکی نەتەوەی گەلەی کۆن بەڵام زۆر جار ئەویستین کە نەورۆز بدعایە و حرامە. ئایا نەورۆز ئەسڵەن خۆی چییە و ئایا لە ڕووی دینیەوە چۆن سێری بکەین؟ بینەرمان. نەورۆز وەکو یەکێک لە کۆڵەگەهرە تۆکمەکانی بوونی کورد لەم خاک و سەرزەمینە کە قوڵاییەکی مێژووی هەیە و تێکەڵەیەکە لە ئەفسانە و هێما و ڕەمزڕاز لەلایەک و ڕوودا و مێژوو لەلایەکی تر لەگەڵ هەموو نوێبوونەوەیەکی ساڵی کوردی و هاتنی بەهاردا مشتومڕ لە نێوان ئایندارانی سەلەفی و عەقڵی هاوردە لەلایەک و ئیسلامی کوردی و عەقڵی خۆماڵی دروست دەکات. ئەوانەی دەیانەوێت نەورۆز کە هێمای ڕووناچی و تێپەڕین لە میحنەتی سروشت و سەرما و سۆڵە و تاریکیە ببەستنەوە بە ئاگرپەرستی و مەجووسیەت لە ڕاستیدا لەو ڕاستی غافڵن کە یەکێک لە پایەکانی هەر نەتەوەیەک ڕێ و ڕسم و بەها و ئەفسانەکانێتی کەوا دەکات گەلێک لە ناو گەلەکانی تردا خاوەن تێگەیشتن و پێناسەی خۆی بێت و هیچ کاتێک مەراسیم و جێژن خۆشی بەمانای پەرستن و عیبادەت نایەت. چونکە ئاین و پەرستن پرۆسەیەکی زۆر دەرونی و عەقلیە. ئەوە جگەلەوەی بە درێژایی مێژووی ئیسلام لە پەنای پابەندبوونی مرۆڤی کورد بە بنەما سەرەکیەکانی ئیسلام بەو جۆرەی لەگەڵ ڕۆح و دەرونی کووردا تەبایە، هیچ کاتێک کورد بە یەکجاری تەسلیمی نەریتی بەدەوی عەرەبی و تێگەیشتنی دراوسێکانی نەبووە بۆ ژیان. هەر بۆیە خاوەن ئاینێکی لێبوردە بووە و جەژن و خۆشی و ئاگری کردووە بە هێمای یەکانگیری و پێکەوە بوون و نوێبوونەوە. هەموو نەتەوەیەک خاوەنی ئەفسانەی خۆیەتی، یاخود بڵین ئەفسانە بنیاتنەری نەتەوەکانە. هەر لە تورکەوە تاکو عەرەب تاکو فارس هەموو خاوەنی ئەفسانەی خۆیانن. کوردیش وەک نەتەوەیەک پێویستی بە ئەفسانەیەکە بۆ بنیاتنانی نەتەوە. نەورۆز یەکێکە لەو ئەفسانانەی کە کوردیش وەک نەتەوەکانی تر کردوێتێ بنەمایەک بۆ بەنەتەوە بوونی خۆی. مامۆستا بە یەکسەر بچمە بابەتەکە. نەورۆز جژنێکی نەتەوەییە یا ناوچەییە؟ نەورۆز جژنی هەموو نەتەوە ئاریەکانە، هەموو نەتەوە ئاریەکان عێرقیە. بەڵێ بەڕاستی ئەو نەتەوانەی کە ئاری نەژادن هەموو نەورۆز بە جژنی خۆیان نەزان. ئێمەش وەکو کورد بەشدارین وەکو نەتەوەیەکی ئاری. هەم ئەوانەمان لە زاگرۆس لە شاخەکان دانیشتون، هەم لە فلاتی زاگرۆس دانیشتون. جژنی نەورۆز هەر لە سەرەتاوە تا ئێستا بۆ ئێمە پیرۆز و پیرۆزکراوە. خۆی جژنی نەورۆز بۆچی هاتوویان؟ هەر بۆ سەرەتای بەهارە؟ بەڵێ ناهەرەوە نیە، ڕەهەندی هەیە. ساڵی باسی ڕەهەندەکانەکەم ئەگەر بەرنامەکە مەجاڵم بات. ڕاستە ئەمە بەسراوە بە ئەفسانەوە کاو و زۆحاک و فەریدون ئاستیاگ و ڕاز و حیکایەتەکانی شانامە و هەندێک ڕازی تا بۆ سەردەمی پێشدادیەکانیش بەڕاستی ڕاز و داستان هەن سەبارەت بە نەورۆز. بەڵام ئەوەی هەیە ڕەهەندی هەیە. ئەو سەرچاوانەی کە باسی جژنی نەورۆزەکەن ڕەهەندەکانی ئەخەنە ڕوو. یەکەمیان ڕەهەندی مێژوویە. ڕەهەندی مێژووی مە خۆمان دەزانی ئاشووریەکان دەوڵەتێکی دەسەڵاتداری سەردەمی خۆیان بوون. ئیمپراتۆریەتیان هەبووە، دەسەڵاتێکی گەورەیان هەبووە، نێنەوە پایتەختیان بووە. ستەمێکی زۆریان لە نەتەوە بێدەسەڵاتەکان کردووە. لە سەردەمی ئاشو ناسرپاڵی سێەم و چوارەم و ئەداد نیراری چەندین هێرشیان کرد بۆ سەڵ قەڵەمڕەوی مادەکان بۆ ناوچەی زاگرۆس بۆ شوێنی نیشتەجیبوونی گەل لە زاگرۆسەکان. دوجار مادەکان کە لە ئەسڵا شەش تیرەن بوز و پارتاگن و ئاریسانت و هەتا دوایی ئەمانە بە تەنیا بەرگەی هێرش و لەشکرکێشیان نەگرتووە. دوایی دوجار هاتوون یەکیان گرتووە پیاوێکی بە ئەزمون بە ناوی کەیقوبا دیوکس، ئەوەی یۆنانیەکان پێڵەن دیاکۆ یا دیوکس، هەڵیان بژاردۆ بۆیە ببێ بە حکومڕانیان. ئێتر بەرەبەرە هەندێک بنەمای کەیقوبات چی بوو؟ کەیقوباد لە مادەکانە لە تیرەی بووزە، سەرۆکی تیرەی بووز بۆ ڕیشسپی تیرەی بووز بۆ وەکو خۆمان بڵین کوردواتانی. ئەمە بووە بە پاشا بڵین پاشا یەکەمی دەوڵەتی مادە. ئەو سەرچاوانە هیرۆدۆت کە تزنجاس ئەوانەی کە باسی بەڕاستی دەوڵەتی مادەکەن ئیشارەتیان داوە بەوە هەردووکیان ناوی کەیقوبادیان هێناوە، بەڵام بە دیاکۆ ناوی هاتووە دیوکس بەڕاستی. دوای ئەوە سەرچاوە یۆنانیەکان هەندێکیان پاشەکان حەوت بوون مات کە تزنجاز وە ئەڵێ، بەڵام هیرۆدۆت دەڵێ چوار بوون. ئێمە ئەگەر لەسەر چوارەکەش قسە بکەین لە پاشای سێمەوە کە پێی وتراوە خوا
بەخوا هشترە یان هشتریت خشتریت بە پێی جیاوازی سەرچاوەکان و پێوتە کواکساری دووەم هەر بە پێی جیاوازی سەرچاوەکان پاشایکی بەدەسەڵات بە تەدبیر بووە هەوڵی داوە بچێ بە گشتدەوڵەتی ئاشورا و سەرەتا لە ناوچەکانی خۆیانەوە دەستیان پێکردوە قەڵەمڕۆی خۆیان پاک کردوێتەوە لە قۆناغی دووەمە توانیانە کەرکووک ئازاد بکەن کە یەکێک بۆ لە شارە گەورەکانی ئەو سەردەمان لەگەڵ بابلیەکانە جۆرە هاوپەیمانێتێکی بەستووە بابلیەکان لە قۆڵێکەوە ئەمانیش لەملاوە ڕۆشتون بۆ سەر نێنەوەیان گرتووە و توانیانە کۆشکەکە بگرن کۆشکی پاشای ئاشوری بگرن اینجا قسە لەسەر ئەوە هەیە کاتێک کە هەوا خشترە لەگەڵ پاشای ئاشوری بەشەر هاتووە پاشاکەی بە نێزەکەی خۆی کوشتووە لەو کاتە ئاگری کردوێتەوە شۆڵەیە ئاگری بەسوو بە نێزەکەیەوە ئاگری نەورۆز هێمایە بۆ سەرکەوتنی مادەکان و بابلیەکان بەسەر ئاشوریەکانە ئەمە هەندێک تەفسیراتی تری بۆکرێت ڕەهەندە مێژوویەکەی وایە ینی ڕەهەندە مێژوویەکەی کۆتایی هێنانە بەدەسەڵاتی ئاشوری و سەرکەوتنی ماد و بابلیەکانە و ئەو ئاگرش هێمای سەرکەوتنە زۆر باشە مامۆستا بەنسبەت کوردەوە تقریبان کورد وەک خستینەتەوەی وەک دەسەڵاتیش تازەیە نەورۆز لە کووردە پێت وابێ هەر لە سەردەمی پیرەمێردەوە سەر هەڵ ئەدا یا کۆنترە نەخێر نەورۆز قوڵایی هەیە لەناو مێژووی ئێمە لەناو تایبەتمەندیەکانی ئێمە ئێستا ئەگەر بوارم بدەیت ڕەهەندە دینیەکەی باسکەین دیارە نەتەوە زاگرۆسیەکان سەرەتا دینی ئاریان بووە تا 14 سەدە بەرلەزایان دوای دینی میترایی وەکو شۆڕشێک لە ناخی دینی ئاریا بەڕاستی سەری هەڵدا و پاشان زەردەشێت وەکو شۆڕشێک بۆ ڕاستکردنەوەی ئەو سێحر و لادانی ئەو سێحر و جادوگەری کە لەناو میتراییەکانە هەبووە سەری هەڵداوە زەردەشتیەکان خۆمان نەزانین ئاگریان بە یەکێ لە پیرۆزیەکان زانەوە چەند جۆرێک ئاگریان 5 جۆر ئاگریان هەیە ئاگری ئاتەشگیان هەیە ئاگری جستەی مرۆڤ هەیە ئاگری جستەی ڕۆک و شینایی هەیە ئەو ئاگرە هەیە کە لە بەردەم ئاهورمزدا ئەسووتێ بە پێی قەناعەتی ئەوان ئاگری وەجاخی ئەوە نیە خۆمان کوردڵین وەجاخ هەموو ماڵی لە وەجاخەکەی ئاگری بووە بەڵێ ئەم ئاگریان بە یەکێ لە پیرۆزیەکان زانیوە نەک ئاگر پەرز بن ئاگر پەرست نەبوون بەڕاستی زەردەشتیەکان تەفسیریان بۆ لە دایکبوونی دنیا دروستبوونی کەون ئەڵێ بە 6 قۆناغ دروست بووە قۆناغی یەکەم دووەم سێم چوارم پێنجم لە شەشەما مرۆڤ دروست بووە شەوی خوڵقاندنی مرۆڤ ئەکەوێتە یەکەم شەوی بەهار یعنی بە پێی ڕەهەندە دینیەکە نەورۆز جەژنی خەلیقەیە لە ڕەهەندە دینیەکە ئیبەسێ بە جەژنی خەلیقەوە کردنەوەی ئەو ئاگرش خۆ دەزانی جەنابەت پیاوێکی فامیدەی دنیا دیوە تا چەند ساڵی لەمەوە پێش بە تایبەتی لە دێهاتەکانە کە مردوو ئەمر لەو شوێنە ئەیان شت ئەگەر لە ماڵەوە بیان شتای تا 3 ڕۆژ یا 7 ڕۆژ هەندێک جار 3 ڕۆژ هەندێک جار 7 ڕۆژ ئاگریان لە سووتان شەوان یا چراوگەیەک یا مۆمێکیان داگرسان ئەوان قەناعەتیان وایە لە یەکەم شەوی بەهارە هەموو ڕۆحەکان دێنەوە ڕۆح لە لای زەردەشتێت نامرێ زیندووە ڕۆحەکان دێنەوە سەردانی پڵێزی کە سوکاریانەکەن سەردانی ماوا و شوێنی دانیشتنی کە سوکاریانەکەن ئەبێ پڵێزەکە بەڕووناکی ببین لێرە شارڕە هەندە دینیەکە ئاگرەکە بەسێ بن پیرۆزیەوە ینی بەڵێ ئەوان پیان وایە ڕۆحەکان لە شەوی نەورۆز بەڵێ یەکەم شەوی بەهار دێنەوە سەردانی پڵێزی کە سوکاریەکەی من ئەمە بوو نەورۆز لە کێوە لە ناو کووردا هەیە نەورۆز ئێستا مەگەر بگەرن و بۆش جەنابەت باس لە پیرەمێرد دەکەی پیرەمێرد هێنایە ناو ئەدەبیاتی ئەو ناوچەی کە ئەڵێن ناوچەی سۆران با بڵێن هێنای ناو ئەدەبیات بە شێعر بە سلێمانی و دەوروبەری ئەگەر ئێستا سەیدی هەورامی 400 ئەوەنە ساڵ لەمەوە پێش ژیاوە شعری هەیە بۆ نەورۆز گڵ نەورۆز خێزان گڵ نەورۆز خێزان وادەی وەهارن گڵ نەورۆز خێزان گڵ نەورۆز جاسوس گوڵانی تازن و هاری کیاسەن نزانی وازن یعنی ئەمە باسی گوڵێکەکە بەناوی گوڵە نەورۆز کە پێڵێن نەورۆزڵێ لە نەورۆزا دەریە ینی چەند ڕۆژە پێش نەورۆز دەریە بەڕێزت باسی ئەوەت کرد لە بڵێن شانامەی فیردەوسیەوە زۆرتر نەورۆز دەرەکەوێتەوە فارسەکان بڵێ ئەوەن ڕازەکانی کاوە و زۆحاک و ئەستیاگ و فەریدون و ئەمانە ئەبەستن بەوە کە ئەلاساس نەورۆز ڕۆژی کۆتاییانە بەدەسەڵاتی زۆحاگ ئەوەی کە لە سەرچاوەکانە پێی دەوترێ ئەستیاگ بەسەر لەژێر دەستی کاوە بەڵام کاک سۆران با ئێمە تۆزە عەقڵانی بیر بکەینەوە لەو شتە معقولە کەسێک وەکو زۆحاک کەوا بازەکرێت کەسێکی ستەمکار بوو هەرچەند یەکێکە لە پاشاکانی مات دوا پاشای مادیش بووە بە پێی سەرچاوەکان وایە عقل ئەیگرێ کەسێکی ئاسنگەر بچێت لە دوکانەکەی و چەکوشە گەڵ گرە بچێت بکەشە بەتەوە قەسەرە یەکێ نەڵێ بۆ کوێیەکی بەس مامۆستا پێتوانێت ئەفستانە هەروە خۆی وا ئەخۆڵقی و نەتەوەش لە ناو
ئەبێ ئەفسانەی هەبێ ینی ئەفسانە ڕاستە بەڵام ئەفسانە هەندێک جار مێژوو دروستەکە زانین ینی یەکێک لە بنەماکانی دروستبوونی مێژوو بەرهەمانی مێژوو ئەفسانەیە بەڵام ئەفسانە هەندێک جار کە مێژووی چاواشەکە ئەرکی ڕۆشنبیریە ئەو شتانە ڕاست کاتەوە جارە من لەگەڵ زاتێکە باسی نقاشمان کە سەبارەت بە جەژنی نەورۆزەمانە وتی ئەوە بۆ بە سیمبل وتم ڕاستەکەی جەژنی نەورۆز سیمبیلی نەتەوەیە بۆ ئێمە بۆ بە سیمبلی خەبات و تێکۆشتانیش بەڕاستی بۆ بە تایبەتی لە بیستەکانی سەدەی ڕابردوو بە دواوە بۆ بە سمبلێک بەڵام ئەم سمبولە لەسەر سەری وەستاوە پێویستە ڕاست بکرێتەوە بە پێی بەڵگەی تازە بخرێتەوە سەر قاچ بەس هەمووی هەر هەمان مانە ئەگەێنێتەوە بە دڵنیایی ینی مانای نەورۆز مانای سەرکەوتن بەعدە دینیەکەشێ و باسمان کرد اینجا ئێستا بە ئەگەر بەعدە هینەکەی باسکەین ئابوووریەکەی مادەکان هەر هەمویان ڕەوەند بوون ماینیان بەخێو کردەوە ڕەوە ئەسپیانە بۆ ڕەوە هینیان مزارع نەبوون مزارع نەبوون جوتیار نەبوون بەڵێ نا ڕەوەند بوون زیاتر ئەسپ و ماینیان بەخێو کردەوە ئاژەڵ کە بەهار خۆشە بێ ینی بەهار دێتە پێشەوە فەسڵ خۆشە بێ حیوانەکانیان زاون بەرهەمیان زیاد بووە لە شیر و لە فرۆ و لەو بەرهەمانە کە خۆمان نەزانین جۆرێک بە جۆرێک لە جۆرەکان ئابووریان بوژاوەتەوە کەشوهۆی ناوچەکان خۆشی کرۆ گوڵ و گوڵاڵە سەری دەرێناوە شاخەکان و چەم و دۆڵەکان ڕازیان ڕاونەتەوە ئەمەش بۆ خۆی ڕەهەندێکی ئابووری بۆ ئەو نەتەوە هەم مادەکان هەم ئەوانەی کە لە زاگرۆس ئاژیاون هەم لە شاخەکان لە فلاتی زاگرۆس دوایی شتێکەڵی مادەکان بوون تێکەڵی حکومڕانی مادەکان من بۆرە فلاتی زاگرۆس هەر شاخ نییە نا شاخەکان کوردستانە فلاتەکەش فارسە ئەو ناوچەی فارسەکانی تری دەشتەکانە ئەوانە زیاتر پارسی تیاژیاوە بەڵێ کورد هەر بە شاخۆ کورد زیاتر بەڵێ سروشتەکەمان وا هاتووێتن نەسیبەکەشمان وا هاتووە هەر بە شاخە بوون اینجا ڕەهەندێکی کۆمەڵایەتیشی هەیە ئێمە خۆمان خەڵکی هەورامانی بەڕاستی ئەوەی کە لە هەورامان ئەکرا بۆ نەورۆز من لە تەمەنی مناڵی خۆمان ببیرم یان پێشتریش کەسێ بووم تۆزە فزۆلیەتم بۆ معلومات بۆ هەمیشە پرسیومە دایکم هەل لە یەکەم ڕۆژی ئەم مانگەوە مانگی ئادار بڵێ یەکەم ڕۆژ خۆڵەمێشەکەی کۆ کردەوە خۆڵەمێشی سۆباکانمان نەی ئەرژان ئەی بێژایەوە وردە سکڵ و شتەکەی لێلا وردە خەڵ و زوشتەکان وەرک و ئاردی لێ کرد دوای نیۆڕۆی یعنی 20 مانگ بڵێنێتە بۆ ئێوارە نەورۆز دەست پێەکە دایکم ئادەمەیە کرد بە هەویر نەوتیە کرد بەسرە بە سەربانەکانە بە پێی ئاوە بەستێ دوو بزجیاجیا وەکو گونکە هەویر لە سەربانەکە بڵاویە کردەوە ئاگریان پێوەنا هەموو کەسێ وایە کرد بێژگە لەوە لەسەر شاخەکان ئاگرە کراوی لەسەر هەموو بانێ یعنی بۆ خۆی هەورامان لە چراخانێ بوو بۆ خۆی چراخانێ بوو اینجا ئێمە جژنی پیشالیارمانەیە بۆ خۆ دەزانی ساڵانە یاد دەکرێتەوە ماوەیە لەمە پێش یاد کراوە قوربانی تیاکرێ هەموو ساڵێک قوربانیەکان لە یەکەم ڕۆژی بەهارە تەسلیم بە زیرگاوانەکان کراوە کاتی خۆی وا بووە ئەمەش پیرۆزی یەکەم ڕۆژی بەهار ئەم قوربانیانە بۆ لەو ڕۆژا دراونەتە دە زیرگەوانەکان هەتا کاتی جەژن دەست پێکا بکردن بە قوربانی اینجا ئێمە بۆ نمونە لە ناوچەکەی ئێمە ئەنجومەنی پیرانی هەورامان بووە 4 ساڵ جارە یا هەر کاتی هەڵبژێرابێ لە یەکەم ڕۆژی بەهارە هەڵبژێراوە سەبا من پرسیار لە ڕووی دینیەکەەوە پرسیار بڵێ باسرەوە ئەکرێت کە مەسەن لەگەڵ کەسێکی دیندارە کەسێک کە هێن بێ ئەڵێ جژنی ئاگرپەرستە ئێمە چۆن یادی بکەینەوە ئەی جژنی ینی ئاگرپەرست بوون مەسەلەی ئەسڵەن زەردەشتی ئاگرپەرست نەبوون ئاگر یەکێ بۆ لە پیرۆزیەکان بەس لە پێش زەردەشتی شاهر هەبوو بەڵێ لە پێش زەردەشت میتراییەکان یعنی میتراییەکان خۆرپەرست بوون خۆرپەرست وتیان خواوەند دێگەی لە ناو خۆرایە ئەوان نیان وتووە خۆر خودی خوایە وتوانە خوایە گێ لە ناو خۆرە ینی خۆش جێگەی خوایە بەڵێ میتراییەکان نشینگەی خوایە عەرشی خوایە بڵێ ئەوان ئەویان کرد اینجا ئەم ڕووناکیە لە خۆر و لە ئاگرەوە ماوەتەوە هەر لە ڕێی میتراییەتەوە ئاگرگەیشتوتە ناو دینی مەسیحی تا ئێستا لە کەلیسەکان ئەسووتێ چونکە دینی میترایی 6 سەدە دینی هەموو نەتەوە ئەوروپیەکان بووە هەمویان بە سلاف و بە جێرمەن و بە ئاریەکان و بە هەر هەمویانە دینی هەمویان بووە 6 سەدە 600 لای جوولەکەش پیرۆزە لای جوولەکەش پیرۆزە جوولەکەکان مەراسیمی دینیان هەیە 14 مۆم حەوت لە پێشەوە حەوت لە دووەدا ئەگرسێنێ بەڕاستی لای زەردەشتەکان پیرۆزە لای جوولەکە پیرۆزە لە دینی ئاریا پیرۆ لە میترایە بەس لای خۆشمان مۆم و بخورد و دار عود و ئەوانە هەر ئەسووتێنرێ ئەڵم لە ئیسلامە هەموو شتێک هەڵیە سنگێنی بە پێنجیان حەڵامە یا حەڵاڵە یا مەکروهە یا سونەتەوە نیە ئاگر ئەمانەی هەموو بەسەرا تەطبیق ئەکرێت لە هەندێک شوێنە حەڵاڵە
تۆ بۆ خۆ گەرمکردنەوە بۆ چێژ لێنان سنەتە وا لێن ڕەوانە بەڵام ئەگەر بیپەرستی حرامە کەواتە لە دینی پیرۆزی ئیسلامیشا ئەگەر پیرۆزی و شوێنی خۆی هەیە. جەژن چییە و بۆچی ئێمەوا کردومانە بە کێشە نابێت جەژن ناوی بنین جەژن ئێمە دنیا دوو جەژنمان هەیە ئەوە نەش خەڵک بە ناوی دینەوە و بە چیرۆک و نوکتەوشتیوە مەشغوڵ بۆ دوورکەوتۆتەوە لە پەیامی پیرۆزی پێغەمبەر ساسەمەوە لە ئەو پەیامی کە خوای گەورە ناردوویەتی چکە سەر چاوەکەی بگەڕێنەوە جارە بە تایبەت دەسا مەسەلەی نەورۆز لە قورئانە هاتووە لە قورئانە هاتووە حەزرەتی ئیبراهیم ئەو ڕۆژەی بتەکان ئەشکێنێ چ ڕۆژێکە ئەو ڕۆژەیە کە خەڵک ئەچێتە دەرەوە بۆ نەورۆز هەنێمە هەموو سەرچاوە مێژوویەکانیش بەزێمە بەداخەوە هەنێک کەس بمانەوێ نەمانەوێ هەنێک کەس کە هاتووە بە ناوی ئیسلامەوە غەزوومانەکە بە ناوی ئیسلامەوە و ئیسلامی بەکارهێناوە کردوێتی ببێژە بە هەمان شێوە غەزووتانەکە بۆ تعریب بۆ تعریب بەڵێ بزەبێت بۆ تعریب بۆ لادانی خەڵک لە ئەسڵ و پەیامەکەی خۆی لە مێژوو ڕەوشتە ئەسڵیەکانی خۆی ئەتر لەم حاڵەتانەیە کۆمەڵی خەڵک کۆمەڵی ئەفکاری چەوت و چەوێڵیەتە ناوە ئەژینا ئەو ڕۆژەی حەزەتی ئیبراهیم بتەکان نەشکێنێ ئەو ڕۆژی نەورۆزە و خەڵکی چۆتە دەرەوە و حەزەتی ئیبراهیم لێوە دەزەبا بۆ بتەکان بەڵام ئەگەر تەماشا بکەین لە قورئانە چیرۆکەکە کە باس ئەکرێ باس لەوە ناکرێ بڵێ خۆشیەکە لە خەڵک تێک بن چونە دەرەوە کە حرامە و پیرۆزبایی حرامە باس لەوە ئەکرێ کە حەزەتی ئیبراهیم ئەم بتانەی شکاندووە کێشەکە شکاندنی بتەکانە ینی کە ئێمە دوورکەوتنەوەی خەڵک لە شیرک و کوفر و ئەمانە باشترین شتە بەڵام دوورکەوتنەوەمان لە قورئان زۆر خەتەرە زۆر خەتەرە ئەمە لێرە عەفوونکە بکەم ئەمە لێرە وەکو سەرچاوی یەکەم کە هاتووە ئەگەر تەماشا بکەی عامل فیل ئەو ساڵەیە کە قوڕیشی تیاشکاوە ساڵی فیل ئەلەم تەڕە کەیفە فەعەل ڕەبوک چەندێک مەبەستی خوای گەورە ئەوەیە کە بێمێژووەکەی ڕۆژی لەدایک بوون و ساڵی لەدایک بوونی پێغەمبەر ساڵم بەڵام ئەوە نەشکاندنی ئەو ئومەتەیە کە بەخۆیان نابچنەوە کە بەرگەی جێشێکی ئاوایان نەگرتووە و بزانن کە مێژوویەک هەیە و گەڕانەوە بۆ مێژووەکە ئەگەر تەماشا بکەین لە سەردەمی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لە دوو سێ شوێنە سەرچاوی ئەومان هەتووە ڕۆژێکیان حەزرەتی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە خزمەتی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم تەشریف بێنەوە ماڵی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم کە سەیرەکەوە دوو جاریە دەف لێنن و سرود ئەڵێنەوە ئێمە پێڵێن سرود دەینا گۆرانی و مەزاقی خۆیان بۆ واقعەکە ینی لە هەوای خۆیان ناو ئینەکەن حەزرەتی ئەبوبەکر ڕەنگی تێکە چێ کرشە بێ بێتاقە دەبێ ڕووە کاتە حەزرەتی عایشە کە کچێتی ئەفەرمێ ئەمە لە ماڵی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم پێغەمبەری خوا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم زۆر بەهادی ئەفەرمێ هەموو کەس و نەتەوە و هۆزێک ڕۆژی تایبەتی خۆی هەیە خۆشیان لێ تێکمێ ئەنی وەکو بڵێ هەر زۆر ئاسایی بێ ینی ئین بێت و دوایەوە دوو جار پێغەمبەری خوا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم جلی کوردی لەبەر کردووە قاتی شاڵی شنشی لەبەری کردو کلاشی لێ کردووە و جاریشان تەنانەت کە دانیشە لە کاتی ناخواردن و دەگات تۆزە زبرە ئینسان پێڕا نەهاتبێ پێشتر جلێکی تایبەتی خۆ لەبەر کردبێ لەو کاتەیە کە ئینەکەی تۆزە مەشغوڵ تەکاوانە ئەتر جادایەکەنێتەوە و لە سەردەمی حەزرەتی عومەرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باسی یادی جەژن نەورۆز ئەکرێتەوە باز ئەکرێتەوە حەوت جۆر خواردنەکەی بۆ هێنن تەمەنەوە ئێستا نەورۆزی ئێستا زۆر لە نەورۆزی زوو ناچێ ینی قەدیمەکان حەوت جۆر خواردنەکەش بووە ئێوارەکە ئاگر کراوەتەوە خواردنەکەش خوراوە ڕۆژی دوایی خەڵک بە عام چۆتە دەرەوە حەوت جۆر خواردنەکەشیان بۆ هێناوە لێشی خواردو و پیرۆزباییشی کردو و دنیاشی ئاخر نەکردووە کە حەزرەتی عومەر جاری وا هەبوو وەقفی ئایەتی کردووە ینی ئایەتی ڕاگرتووە ئایەتی ئەحکام معلومی جەنابتانە ئەنی کەواتە لە دوایشا لە ئوسوورەکانی ترە پیرۆزباییش کرا و ئاسایش بووە بەڵام وەکو ئازمکردن بۆ تعریبکردنی خەڵک و بۆ سڕینەوەی مێژووی خەڵک دایم توژمنانی ئەم میلەتە هەوڵیان ناوە یەکەم مێژووەکەت بشێوێنن دوم هێرشێکی نابەرامبەر بکەنە سەر بۆی تۆ مەشغوڵکەن بە جوابانەوەی هێرشەکان تۆ ئەسڵ و پەیامە سەرێکەکەی خۆت خۆمان مەسە عەرەبێک نهاتەوە بە من بڵێ ئەمە حرامە
ئەوەی بە مناڵە حرامە کوردەکەی و بەچلی کوردیشەوەی و خۆی ناو مسلمانێکی مجاهد لە پێناوی خوای و داعیەوە ئەم ئەوەی کە ئەی بینین یانی من پێش ئەوەی هەر شتێک حرام یا حەڵال بکرێ جارێ ئەچم حرام و حەڵال ئێمە تاکیدین لەوەی کە خوای گەورە لە سەردەمی خۆی ئاەتی لەسەر نردووە و لە سەردەمی نبووەتە شت حەڵال کرا و شت حرام کراوە لە دوای ئەوە ئەگە هەر کەسێک شت حەڵالەکە یا حرام بە فەرمودەی پێغەمبەر بەرناڵەتی خوا یعنی خۆ ئەوانیش لە بەتاڵیەوە قسە ناکەن کە تەحریمی شتێکە کرد نەک نەورۆز تەنانەت جژنی لەدایک بوونی مناڵێکیش کرد ئێمە دوو جەژنمان هەیە لە دینە دوو جەژنی دینی لە دوای دوو عیبادەتی زۆر گەورە یەکیان کە یەک مانگ بە ڕۆژوو بووین ئەوەی تریشیان کە جەژنی قوربانە و مەراسیمی حەج ئەکرێ و قوربانی تیاکرێ کاتە ئەم دوو وێستگەیەمان هەیە ئێمە بە وێستگەی ئەزانین بۆ ژیانی خۆمانەوە جەژنی دینیمانە جەژنێکە ئەوەی ئەهلی ئەوەی مسلمانە بە جەژنی ئەزانێ بەڵام تۆ جەژنی نەتەوەیت ڕۆژی تایبەتی خۆت ڕۆژی لەدایک بوون تا ڕۆژی زەواج تا ڕۆژی سەرکەوتن تا لە کارەکان ئەمە فەلسفەیەکی لە شتەوەیە کە پێی وایە هەموو شتێک ئەبێت دین بێرە لە دەرەوەی دین ئیتر شتێک نییە کە ئینسان تیا بشی ئەم فەلسفەیە وای کردو هەموو شتێک بۆ حسابە بپێوێ و بڵێ کە مادام لە دینانیە حرام ئەوش ئەگەر من نامەوێت زۆر وردەکاری لەسەر ژیانی ئەو کەسان چونکە ئەوانە گەر تێبینیم کە زۆر شتی حرام ئەکەن بە ناوی دینەوە هەر حرام مطلقاً لە ئاەت لە حەدیسە حرامە بەڵام ئەو ئیکا ئێمە کە قسەش ناکەین لەسەر ئەوە لەسەر ئەوە لە چەند شوێنی قورئانە بسم الله الرحمن الرحیم هاتووە و هەر سوورەی فاتحە بە هەموو پیرۆزی گەورەیە بەس گویان لێ بگرە یەگەڵێ ئەلفاتە ئەلفاتح یەلفتح ینی بە ئوسلوبێکی ئەوەنە نەشاو کە ئینسان پێی لە دین دەرەچێ وایەنە لە فاتحە پیرۆزیەکەی خوای گەورە لە قورئان نافەرمێەوە ئاتەیناه سەبع من المەثانی والقورئان العظیم ئەو حەوت ئاەتەی دوو جار هاتووەتە خوارەوە لەگەڵ قورئانی پیرۆز ئادەی وەرە بسم الله الرحمن الرحیم لە فاتحە دەربێنە چەند ئاەتی مێنێتەوە شەش یێمێنێتەوە ئەی باشە خوا ئەفەرمێ حەو ئاەتە و کردوویەتی بە شەش لە نوێژی شاتەنانەت نایخوێن پێغەمبەر ساسم بۆچی لە سێ چوار حەدیث زیاتر تاکید ئەکاتەوە چوار ڕاوی زۆر بە قووەتمانەیە ئەرزکەم باوەڕکە نایخوێنێ بەڵام کە تۆ زەختی لەیەکێ لە بەنەهێنی بۆ بەنەهێنی بخوێنی تۆ ئاەتی خوایە بۆ ئەبێ بەنەهێنی بخوێنی لەکوێ بینراوە پێغەمبەر ساسم ئەو 1400 ساڵ لە پێغەمبەر ساسم دوورە منیش 1400 ساڵ دوورم من ئەوەی لە عولەمای پێشخۆ من بینیوە ولا حەدیث بینیومە ولا ئاەت بینیومە هەر شتێ دەستی پێ کرد بە بسم الله دەست پێ بکە ئەو لەکوێ هێناوە ئەو لەکوێ هێناوە عنی پێم بڵێ ئەی باشە بۆچی سەری هەموو سوورەتەکان ینی قورئان 1400 ساڵە نووسراوەتەوە لە سەردەمی زێڕینی سەحابەیەوە هەموو سوورەتێک هەمومان ئەزانین خۆ هەموو سوورەتەکان بسم الله لەگەڵانە بووە بەڵام بۆ تەنها بەس لە سوورەی تەوبەیە کە هینی لەسەر نییە بسم الله تیانە ئەوش بە حساب ڕەحمی تیانە بحساب رحمي يعني آياتي سيفة آياتي أحكامة آياتي بمصطلحي أمر وشر قسل لسر شتانك كتاوان بالاني جنگ شون حكمك يعني قسل لسر ما كيسا خويا الناس عن أو تفسير يعني يمكن إما أي كين جماعة مصا أو نكبو أما أقدر بلين أما نوروز وقت جشني شيء بابلين شرك سيرك أو بو مولود الله زینا بکەی لەوە باشترە کە مەولود بکەی یعنی پێتوانێ ئیتر ئەمە ئەو پەڕی ئەوەیە کە لە هەموو شتێک ئەوانە بە حرام بزانن نەک تەنیا نەورۆز عجبتە خۆم کەم ینی من ئەوەنی ئاستەکەم ینی فعلا ئەڵێ لە مەسێکی زینا ینی زینا بکەی ئاسانترە لە هەنێ شوێنە ئەڵێ پەرداخێک مەشروب خۆیتەوە خوا پەنامان باخوای گەورە بە دوورمان بگرێ لە پەرداخێک شەربەتی مەولوو باشترە یا پەرداخێک ئاو لە مەولووە یان زۆر شت لەو بابەتانە یان گۆشتێکە بسم الله وناوي خوا پێغەمبەری صلی الله علیه و سلم لەسەر ئەکرێتر پێی وایە کە حرامە خواردنی و ئەمانە والحاصل زۆر شتی تر بەڵام ئێستا ئەوانیش من بۆیە ئەڵێم ئەوان مەرجەعیان نییە لەم حاڵەتەیە ئێستا مەرجەعەکانیان لە سەعودیە لە مەولودی پاریش و ئەم ساڵیشا بەشدار بوون ئەی چی لە ماکەن لە یادی لەدایکبوونینەوەکەی مەلیکا بەشدار بوون ئەی چی لە ماکەن يعني لدايقوني بيغمري صلى الله عليه وسلم بو قوريا كإنقاذي 1440 سال إنقاذي أمتي شي قوراكا كمليار نويك شون قوتي هي
ئەمە دروست نەبێ یادی بکەیتەوە. دەرەنجام وەکتی ئەگەین بەڵێ نەورۆز نەجەژنی دینیە و نە هیچ بەڵکو بۆنەیەکی نەتەوەییە. ئێمە پێویستمان بە چەندین نەورۆز هەیە بۆ ئەوی بیکەینە هەوێنی بەنەتەوە بوون. سوپاس.